لە هەفتەی چوارەمە لەگەڵمانان بۆ جوڵەی ناوچەی شانومل بۆ بەهێزکردنی ئەو ماسوولکانەی کە لە دەفەی شانەیە و هەروەها ماسوولکەکانی مر. بۆیە لە هەموو جوڵەیەک وەکو باسمان کرد پێشتر کە ئەبێت گەرمکردن ئامادە بین بۆ جوڵەکان کە خۆمان گەرمەکەین دەست پێ ئەەکەین بە گەرمکردنی ناوچەی شان ئەویش بە جوڵاندنی بەبێ هیچ ئامرازی یاخۆ بەبێ هیچ ئامێرێک دەستەکەین بە جوڵاندنی شانەکانمان بۆ پێشەوە دوایی بە پێچەوانەوە ئەیکەین بۆ دواوە یان بە عکسەوە بە هەچ ئەتیجاهەیەک دەست پێ کردەوە بە عکسی ئەتیجاها ئەی جوڵێنی دیارە بە تایبەتی لە کاتی زستانە پێویستمان بە گەرمکردنی زیاترە بۆ ئەوەی کە ماسوولکەکان زووتر ئامادە بن زیاتر ئامادە بن بەبێ هیچ تەشەنۆجێک. دواتر ئانیشکەکانە نزیکی یەکەکەیتەوە و جوڵەکە بۆ بەشی دواوە ئەنجامەیت. زۆر باشە جوڵێنە تەواو بۆی دەفەی شانە و هەروە ماسوولکەکانی بەشی پێشەوەی سنگ بجوڵێت و گەرم بێت ئامادە بێت بۆ جوڵەکە. باشە دواتر دەست هەردووکی بۆ سەرەوە ڕاست چەپ دەست بەرزەکەیتەوە تەواو بۆی ماسوولکەکان ئامادە بێت بۆ جوڵەکانی دواتر. زۆر باش. دواتر دەستەکەین بۆ تەنیشتەکان دەست بەرزەکەینەوە بۆ سەرەوە. زۆر باشە خوارەوە. زۆر باشە. باشە. ئێستا ئامادەین بۆ جوڵەی دواتر ئەگەر دوبڵزمان هەبێت یاخود ئەگەر نەبێت کە بە کێشی 250 غرام بێ یاخود تا ڕادەیە کیلۆیەک بە پێی توانای خۆی ئەگەر نەبوو دەبێ ئەومان هەیە کە دەبە وەسەتەکانە ئەتوانین بەکاری بێنین لە باتی با بڵین دمبڵز وەکو بەرگریەک بەکاری هێنین. ئێستا جوڵەکان دەست پێ ئەەکەین یەکەم جوڵە دەست بۆ تەنیشتەکان بەرزەکەیتەوە هەتا تەنیشت هەتا ئاستی شانە 1 2 3 4 5 6 7 8 9 10 دەستەداگرە. لێرە ئەتوانین سێ هەناسەی قوڵ وەکو هەموو جارێ یاخود هەتا دەبژمێریت وەکو خاوبوونەوەی ماسوولکەکان. دواتر جوڵەی دواتر کە بۆ بەشی پێشەوە دەستە بەرزەکەیتەوە دواوە هەروەها دەستیشە بتوانی چەند توانی دەستیشە بەریتە دواوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 شوبە. بۆ ئەو کەسانی کە ئەم لەم ئاستا دەستی بەرز کردەوە بۆ ئەو کەسانی کە توانای بەرزکردنەوەی قۆڵیان نییە بۆ ئاستێکی زۆر بەرزتر ئەگینا جوڵەکە خۆی ئەگەر ئاوا بکرێت زۆر باشترە ئەگەر نەکرا لەو ئاستا ئەیکەی کە توانای شان و قۆڵە هەیە. ئێستا ڕاهێنانی دواتر چیەکەین دەست بۆ سەرشانەکان دەست پێەکەیت دمڵزەکە بەرزەکەیتەوە بۆ سەرەوە 1 2 3 بۆ سەرشانەکانە 4 5 6 7 8 9 10 بیرتان نەچێ هەموو جوڵەکان زەربی سێ ئەەکەی واتە 3 جار ئەنجامی ئەیت. ئێستا هینە سەر جوڵەی دواتر کە بۆ بەشی دواوەی ماسوولکەکانی دەفەی شانە لە هەروەها ماسوولکەکانی پشت لە شەڕێک ڕائەگری دەستە بە پێی پانتایی شانە ئەەکەیتەوە ئەگەر نەوتوانی بەم شێوازە ئەتوانی زۆر ئاساییە ئەتوانی ئاواژ ڕایگری بە پێی توانا و نەبوونی ئازار. ئێستا دەست پێەکەین هەوڵین جوڵەی ئەوەڵیان بۆ بەشی دواوە لە شەڕێک دەست پێ بکە 1 2 3 4 5 6 7 8 9 10 زۆر باشە. پشوو بە
سراحەتەکەیت دەست بێنەرەوە پێشەوە جارە بۆی سێ هەناسی خۆڵ هەڵەمژیت بۆ نمونە بۆ ئەو کەسانی کە کێشەیان هەیە بۆ گەڕانەوەی شان بۆ دواوە زۆر لەسەر خۆ ئەتوانن جوڵەکە ئەنجام بن. ئێستا جوڵەی دواتر کۆتا جوڵەیە ئەمەیان بەرزکردنەوەی ئانیشکە بۆ سەرەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 بۆ کەسانی کە کێشەیان هەیە لە جومگەی شانیانە بۆ نمونە لەو ئاستا ناتوانن بەرزیکەنەوە ئەتوانن لە ئاستێکا بەرزیکەنەوە کە توانایان هەیە. زۆر باشە. لێرە کۆتاییمان بە بڕگەی ئەمڕۆ هێنا هەر تەندروست باش بن.